قسەیشی نەکرد؟ نا هیچ قسێکی نەکرد. دیکەنەوە ئەوە بێنە دەرێ. چاو نا مەترسە ئۆکتا پیوز. مەترسە ئۆکتا پیوز. بێ دەرۆ تۆ نابێ قسە بکەیت. مەترسە دلێر بە ئۆکتا پیوز. مەترسە ئۆکتا پیوز. دلێر بە ئۆکتا پیوز. تۆ نابێ قسە بکەیت. تۆ مەسیح قسە مەکە ئۆکتا پیوز. لێم گەڕێن من مەسیحی نیم. نا برم لێن. من مەسیحی نیم. ئەی هاوار تاقت بێنە ئۆکتا پیوز. تۆ مەسیح تاقت بێنە ئۆکتا. من هیچ شتێک نازانم. من هیچ شتێک نازانم. ئەو کاتە پەیڕەوانی ئاینی خوداپەرستی کە لەلایەن حکوومەتی ڕوومەوە لەژێر زەخت و گوشاردا بوون بۆ کۆبوونەوە و تەبلیغی ئاینی خۆیان ناچار بوون یا لە ماڵە کاول و وێرانەکاندا کۆببنەوە یا بەنهێنی و بە قبولکردنی مەترسی زۆر لە قەبرستانەکانی دوور و تەریک لە دەرەوەی شارەکاندا گوێ بۆ قسەی مبەلغینی خۆیان ڕابگرن. درودی خدا لە عیسی مەسیح. گالوس بەڵێ خەتونی من گالوس وریا بە کەسێ نەمان بینێ.
چ خبرە؟ یانی چی؟ ئەم کارە چییە؟ مانای چی ئەم کارە؟ بۆ دەکەن ئەخێر؟ چی بووە؟ ها؟ بۆ کوێ دەچێن؟ بۆ بەشداری لە کۆڕی مەسیحەکان؟ بیانگرێن.